هنالك من يريد أن يخلق فجوة بين التركمان والكرد. هەندێ لایەن ئەیانەوێ ئاشوب و دووبەرەکی لە نێوان کورد و تورکمان دروست بکەن. بۆیە پێویستە میلەتی کورد بزانن ئێمە دوژمنی ئەوان نین و ئەوانیش دوژمنی ئێمە نین. بەڵام ناشتوانین ڕێگە بدەین دەستدرێژی هەندێک لە حیزبە کوردیەکان بۆ سەر مافەکانی گەلی تورکمان بەردەوام بێت کە ئەمە گەلی کورد خۆیشی قبوڵی ناکات. با برا کوردەکانمان بزانن ماوەی 16 ساڵ ئیدارەیەکی گەندەڵ بە ئاسن و ئاگر حکمی کەرکووکیە کرد. بەڵام ئێمە دانمان بەخۆمانە گرت. ئێستاش دوای 2 ساڵ لە سەقامگیری ئەمنی پەیاممان بۆ بەغدا و هەولێر و سلێمانی ئەوەیە لە شارەوانی کەرکووکدا لە نێوان ساڵی 2003 بۆ 2016 پیلانی گۆڕینی دیموگرافی پەیڕەو کراوە. جگە لەوە پرۆژەی وەبەرهێنانی بەدەر لە ڕێکارە یاسایەکان تێیدا تێپەڕێنراوە کە دەتوانرێت لەسەر ئەو پرۆژانە سەرجەم سەرۆکانی شارەوانی پێشوو لە کەرکووک لێپێچینەوەیان لەگەڵ بکرێت. ئەم شتانە ڕەنگە لای ڕای گشتی کوردی شاراوە بن. دانیشتوانی گەڕەکەکانی ڕەحیماوە و شۆڕیجە و شۆرا و بێئاگان لە چ زیێدەڕۆییەک بە ناوی ئەوانەوە کراوە. حیزبە کوردیەکان تاوەکو 16 ئۆکتۆبر لەسەر ئەم ڕەفتارانە بەردەوام بوون. بەڵام لە دوای ئەو بەروارەوە ئێمەش هاتینە دەنگ و وتمان ناکرێت شارەوانی کەرکووک لەلایەن پێکهاتەیان حیزبێکی دیاریکراوە قۆرەخ بکرێت. بۆیە ئەم جارە ئێمە بەڕەسمی داوا دەکەین شارەوانی کەرکووک بە پێکهاتەی تورکمان بدرێت کە ئەمەش پێشنیازێکە برایانی عەرەب ناڕەزاییان لێ نییە. دڵنیاین بەشێک لە حیزبە کوردیەکانیش پێی قایلن. نحن نطلب البلدية هذه المرة للمكون التركماني، وهذه هي مطلب أهالي كركوك.